بەناوی خوای گەورە و میهرەبان سەکۆی هاودەنگی ڕێکخراوەکان و فەرمانگەی ڕێکخراوەکانی هەڵەبجە سەرجەم ڕێکخراوەکان لە هەڵەبجە حوتەمین فیستیڤاڵی هەورامان گیابەهاریەکانیان هێنایە ناو خەزای خورماڵەوە چونکە بەڕاستی گیابەهاریەکان زۆربەیان لە ناو شاخەکانی هەورامانایە بە باشمان زانی ئەم جارە لە ناو قەزای خورماڵا بێ بۆ ئەوەی بەڕاستی ئێستا ناساندنی گیاکان چونکە سێ بەشە یەکەمینیان گیابەهاریەکان کە زۆربەیان لێرن دووەمین ئەو خواردنانەی کە لە گیابەهاریەکان دروست دەکرێت سێمینیان ئەو دەرمانانەی کە لە گیابەهاریەکان دروست دەکرێت سوپاس بۆ پارێزگای هەڵەبجە و ناحیە و ئاسایش و مرور و شارەوانی و هەموو ئەو دایرە و فەرمانگانەی کە هاوکار بوون بەڕاستی ئەمە یەکەم جارە لە خورماڵا بکرێت بەڵام خۆتان نەبینن ڕنگدانەوە و دەنگدانەوەیکی باشی هەیە سواز بۆ خوا ئێستا گەنجەکان زۆرن هاتوونەتە ئێرە تاوەکو ببینن بە چاوی خۆیان ئاشنا بن بەو گیابەهاریانە چکە بەڕاستی بازەگیایەک لێرە فەرقیان هەیە لەگەڵ شوێنەکانی ڕانیە و دۆ گوزاخۆ ئێستا میوانێکی زۆر میوانێکی بیانی میوانێک لە گەرمیان لە ڕانی و قەڵاتجێەوە هاتوونەتە ئێرە ئەو گیابەهاریانی خۆیانیان هێناوەتە ئێرە سوپاس بۆ ڕێکخراوەکانی هەڵەبجە و هەورامان سوپاس بۆ سەکۆ کە هەمووان پێکەوە توانیان کارێکی جوان و ناوازە بکەن. دەستخۆشی لە هەموو بەڕێوەبەرانی فیستیڤاڵەکەکەم بەڕاستی کارێکی زۆر جوانیان کرد بۆ هەموو ئەو کەسانی کە خاوەن پیشەن لەم شوێنەیە بۆ هەموو کەسانی کەەوە خاوەن پیشەن لەم شوێنەیە هەموو بەرهەمەکانی خۆیان بەم شێوازە حەرز دەکەن بۆ پیشانی کڕیارەکانیان لە پێشەوە من وەکو کارگەی شەرمین خانم بەشدارم لێرەیە بە زۆرێک لە بەرهەمەکانی خۆم دۆشاوی توور بەهەنار سرکەی سێ و دۆشاوی ترێ شەکری پڵاو بە دوو جۆر زەیتەکان زەیتی گوێزمێن بنێشتی کوردی و ئاوی بنێشت و سرکەی سێ ئەم ئەنجامدانی ئەم فیستیڤاڵانە زۆر گرنگن تایبەت و جیاوازتر بۆ ئافرەتان و بۆ هەموو خاوەن پیشەکان بەڵام جیاوازتر بۆ ئافرەتان ئێستێکێکیان بەخۆمم یان چەندین کەسی تر کە لێرەیە بەشدارن کارەکانمان لە ڕێگەی ئۆنلاینەوە بۆ نمونە ساخ کردوێتەوە بەڵام لە شوێنێکی وەکو ئەم بازاڕچە و کۆبوونەوانەی ئەم فیستیڤاڵە بچووکانەیە بەجددی کڕیار و فرۆشیار بە شێوازێکی ڕاستەوخۆیەک ئەبینن بەرهەمەکان لە پێشەوە ئەبینن لەوە زیاتر حاڵی ئەبن کە ئەم بەرهەمانە بەرهەمێکی فەیبنین خاوەن پرۆژەکە و خاوەنی کارەکە لە پێشەوە ڕوبەڕوو ئەبینن. وەڵای ئێمە لە هەڵەبجەوە هاتوین فستیڤاڵەکەی ساڵانە ئەم شتانە ئەم فستیڤاڵانە گرێدی گوژگای بەهارە شتێکی باشە خەڵکی مەنتیقەکانی تر ئاشنا بێ بە گژوگیایی ئەم مەنتیقەی هەورامان و هەڵەبجە و شارە زورۆوانە لەبەرەوە پێمان باشە مەشتێکی جوانە کەلتورێکی جوانی کوردەواری پیشانەدات وەڵی بە پێی مەجال ئەگەر مەجالم هەبێ جارجار ئاخۆشم تااقەتم دێ هەیە ڕۆم بۆ دەشت و دەر و شاخانە ئەگەڕێین بۆ گژوگیای باران لەگەڵ ڕەفیق و برادەران و دۆستانمانە.
ئەمڕۆ ئێمە بە گژوگیاباریەکان بەشداریمان کردووە لە فستیڤاڵی گژوگیاباریەکان لە خوڕماڵ. ئەم گژوگیانە هەمووی شاخەکانی هەورامان و شاخەکانی سوورێنن. بە چەندەها جۆرماندایە چەندان جۆرمانلایە گژوگیاباریەکان هەمووی شاخەکانی هەورامان و شاخەکانی سوورێن لەلایەن گەنجەکان و خەڵکی سنوورەکەەوە هێنراون. زۆر تایبەتی ئەم قاچکەیە. ئەم قاچکە زۆر تایبەتە کە ئەمە شتێکی زۆر دەگمەنە لە مانگی 4 بە دووە ئەم قاچکە دەرێت. قاچکە لۆی پێڵێن. ئەم قاچکە کیلۆی لە 25,000 بۆ 30,000. هەموو کەسێک ناتوانێت بێنێت، کەسی شارەزایەوە بێنێ لە شاخە بەرزەکان و شاخە سەرکەشەکان.